گروپی نانۆبێت یەکێک لە گروپە هەرە تایبەت و دیارەکان کە خاوەنی ستایلێکی تایبەت بەخۆیانن و لەگەڵ زۆرێک لە دەنگە هەرە تایبەتە جوانەکانی نێو دنیای گۆرانی و موزیکی کوردی و بە تایبەتیش لەگەڵ هونەرمەندانی گەنجە کاری جیاواز و تایبەت دەکەن. لە ئێستاە یەکێک لەو گۆرانیانەی یاخود بڵێم لەو بەرهەمانەی لە ژێر ناونیشانی زمانی کوردی کە بە دەنگی بەشێک لە هونەرمەندانی کورد وتراونەتەوە خاتوهێدیچێکی ترە لەو دەنگە هەرە تایبەتانەی کە توانیوێتی لەگەڵ گروپی نانۆبێتە ئەم گۆرانیە نوێ بکەنەوە و پێشکەش بە گوێگرانی بکەن و لەم بەرهەمەیە ئامێرێکی زۆر جیاواز کە تاوەکو ئێستا لە هیچ بەرهەمێکی کوردیا بەکار نەهاتووە لە نێو ئەم بەرهەمەیە بەکارهێنرا و توانیوێتی چێژێکی زۆر تایبەت بەخشێ بە بەرهەمەکە. پێکەوە بە دەنگی خاتوهێدی و هاوکاری گروپی نانۆبێت بەرهەمەکەی زمانی دایک ئەبیستین وەگەڕێمەوە لاتان فەرموو. بخەمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانی کوردی بخەمل و ڕەوشە شیرین و خۆشە شیرین و خۆشە زمانی کوردی کەمەندەریای موزیسیان ڕاستە و خۆلەڕێی سکایپەوە لەگەڵمایە گفتوگۆکەین لەسەر نوێکردنەوەی بەرهەمەکە. کاکە من سڵاوت لێ بێم کاتت باش بێ. سڵاوتان لێ بێ، سڵاو لە بینەران، زۆر سپاس دەکەم هەموو کاتێکتان باش. سپاس بۆ تۆ. چێژی چۆنە بۆ خۆت وەکو موزیسیانێک وەکو گروپی نانۆبێتیش کە بەرهەمێک نوێ ئەکەنەوە؟ پرسیارەکە جارێککە ببوورە ئەلم چێژی چۆنە بۆ خۆتان وەکو موزیسیانێک و هەروە گروپی نانۆبێتیش کە بەرهەمێک نوێ ئەکەنەوە؟ تایبەتە ئێمەمان کردو بە پیشەی خۆمان. من زۆر جار لە چاپێکوتنەکان ئاڵێم یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەوەیە بردنەدەرەوەی موزیکی کوردی بۆ ئاشناکردنی بەگوێی ئەوانەی کە کورد نین، یعنی با بڵێن غەیرە کورد، لەبەرەوە بێ ئاست و ستانداردێکی کە بین بە موزیکەکەمان کە ڕەنگە لای خۆمان کاتێکی زۆرتری بێت تا قبوڵەکرێت. ڕاستە گۆرانی زمانی کوردی بە دەنگی بەشێک لە هونەرمەندان وتراونەتەوە یەکێک لەوانە هونەرمەند ئارامتیکرانە کاویش بە چێژێکی زۆر تایبەت وتوێتەوە و دووبارە وتنەوەی ئەم بەرهەمە ئەمە بێگومان خۆی لە خۆیان گرنگی خۆی هەیە، بەڵام پێم خۆشە باسێک لەو ئامێرە بکەم کە لە سەرتاش ئاماژەم پێکرد. کاکێ من ئەم ئامێرە ناوی چییە و تایبەت بە چ وڵاتێکە و ئێستا ئێوە لە نێو گروپی نانۆبی تا بەکاری ئەهێنن؟ چکە ئامێرێکی هەستەکەم جگەلەوەی کە چێژێکی تایبەتە بەخشێ شێوەیەکی زۆر جوانیشی هەیە. زۆر سپاس دەکەم. ئەم ئامێرە پێوترێت تێرەمین وەختی خۆی لە ساڵی بیستەکانە داهێنەرێکی ڕووس داهێناوە کە بەبێ ئەوەی دەستت بەر ئامێرەکە خۆی بکەوێت بتوانیت ئەو دەنگانەی کە ئەتوێ بەکاری بێنیت. دوایی جارێکیکە لە ساڵی پەنجاکانە کەبرایەکی ئەمریکی بەناوی ڕۆبەرت موگ ئیسفادەی لێ کردووە بۆ ئەوەی کە بەکاری بێنێ بۆ یەکەم جار یان درێژکردنەوەی دەنگی ئەلکترۆنی. لە ساڵی شەستەکانە دوایەوەی ترانسستەر دۆزرایەوە زیاتر پەرەی پێدرا بۆ بنەمایەکی سنتیسایزەری موگ. ڕاستەم ئامێرە زۆر کۆنە بەڵام کەم کەس بەکارێنێ لە نەوەتەکانەوە تۆزێک جارێکی کە هاتۆتەوە ناوان و کەم کەس لێرە بەکارێنێ لەبەرەوەی ژەنینی قورسە و ئەبێت
زۆر گوێیەکی تەواو هەبێ بۆ ژەنینی ئەو ئامێرە. باشە چۆن بوو ئێوە با بڵێن بڕیارتانیا کە ئەم ئامێرە بەکاربێنن و چۆنە لەگەڵ گۆرانیەکی کوردیە با بڵێن تێکەڵتان کردووە؟ تێگەم ئێمە گروپەکەمان کوردیە، ڕاستە گۆرانی بە زمانی تریژ ئەڵێن، بەڵام ئێمە هەموو جارێک لە زۆر شوێن خۆمان با بڵێن سمبۆلیکی گروپەکە ئەوەیە کە ئێمە باڵێزی ئاشتین بە موزیک لەو ڕوانگەیەوە هەرچێک بکەین هەر وەکو گروپێکی کورد حسابمان بۆ کرێ و ڕێزمان لێگیرێت و هێنانی و ئالەتە ڕاستیەکەی خواستی هێدی خان بوو کە هاتە دەرەوە بوو بە ئەندامێکی سەرەکی گروپەکە سەیری کرد ئەو ئامێرە هەیە و حەزی لێ بوو زیاتر قوڵ بێتەوە تایە و تەبەن کاتێکی زۆری بەسەر برد هەتا توانی بگاتەوەی خۆشبەختانە بتوانین چەند بەرهەمێک بەم ئامێرە تۆمار بکەین و خۆشیشە لەسەرێکەوە یەکەم کەس بیت من هەموو جارێک ئەڵێم شەرد نییە یەکەم کەس بیت لە هەموو شتێکە، شەردەوەی ئەو شتێکە یەکەی جوان بێ و مەبەستێکی پاچی لە پشت بێت و تربەوی بێت، بەڵام ئەمە لەسەرێکەوە خۆشە ئێمە یەکەم کەسین کە توانیمانم ئامێرە بینین لە ناو موزیکی کوردیەوە. ڕاستە کاکە من بابەتێکی تر کە زۆر کات گرنگە هەم بەلای موزیسیانانەوە و هەم بەلای ئەو کەسانش کە خوان گۆرانی کاڵنەوەجا هونەرمەند بن یاخود گۆرانی بێژ بن، ئەوەیە کە بەرهەمێک نوێ ئەکرێتەوە هەمیشە پێویستەکات و بەتایبەتیش لە نێو گۆرانی موزیکی کوردیا کە ڕەسەنایەتێکی لە دەستنایات بۆ نوێکردنەوەی هەر بەرهەمێک بێگومان گروپی نانۆبیت زۆرە چاوی ئەم بابەتاکەن. چۆن ئێوە ئەم با بڵێن خاڵانە ڕێک ئەخەن بۆ نوێکردنەوە با بڵێن هەم لەلایەنی تێکست و لەلایەنی هۆنراوەوە و دواتریش لەلایەن ئاوازەکەەوە تا چەند گرنگە کە لانی کەمەگەر بتوانرێت ئامێری نوێژ بەکاربێنێ بەڵام ئاوازە ڕەسەنەکە وەکو خۆی بمێنێتەوە یاخود تێکستی گۆرانیەکە وەکو خۆی بمێنێتەوە. ئەگەر ئەم گۆرانی جۆبیستی بۆ نمونەمان زۆرە لە بەرهەمەکانمانە، بەس ئەم گۆرانی کە ئێستا باسی لەسەرەکەین ئەگەر موزیکەکەی لێجیا بکەیتەوە ئەوەی کە ئەمێنێتەوە گۆرانیکی کوردیە کە هەمومان جۆمان پێی ئاشنایە و لە ڕوانگەی تێکستەکەشەوە هێدی خان دەستکاری نەکردو ڕێک وەکو خۆی بتوێتەوە. ئەوەی کە لێرە کردومانە ئەوەیە سەربەندی گۆرانیەکەمان چەند جارێک دووبارە کردوەوە لە بری تەواوی گۆرانیەکە خۆی بڵین، ئەوەش مەبەستێکی خۆمانی لە پشت بوو و یەکێک لەو مەبەستانە ئەو بوو کە خەڵک زیاتر سەرنجی بۆ موزیکیش بات نەکرد بۆ گۆرانیەکە و بە تایبەتیش کە زمانی کوردی شیرینە، زمانێکی شیرینە، ئێمە خۆمان کورد زمانین، حەزم کردەوە زیاتر بوترێتەوە لە گۆرانیەکەیە، ئەوە بۆ کارێکی تر بوو. بەڵێ بەڵێ کاکە من ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم تا چەند گرنگە لە دوای تۆمارکردنی کارەکانی ئێوە ئەبینین کە هەموو جارێک ڤیدیۆکلیپێکی زۆر جیاوازیش بۆ بەرهەمەکانەکەن کە هەمیشە بابەتی جیاوازی تایە سەبوون نام جارە و ئامێرەی تایە و هەروەها سەرنج و فۆکەسی زۆریش خراوەتە سەری ئەم بە بڵێن جیاواز کارکردنا هەم لە ڤیدیۆکلیپەکانیشە تا چەند هەم هەر تایبەتە بە گروپی نانۆبێت خۆی. من هەموو جارێک ئەبێەوە بڵێم هیچ کلیپێکی ئێمە کە بڵاویەکەینەوە بەدڵی خۆمان نەبووە لەبەر ئەوەی لە ڕوانگەی بووجەوە هیچ لایەنێک یارمەتی دەرمان نییە، خۆشبەختانە خۆمان نەفرۆشتە بە هیچ شوێنێک، لەبەر ئەوە پێویستیمان بە بودجەیەکی تایبەت هەیە بۆ کلیپ و ئەو خەوەی کە ئێمە هەمانە دایمە زۆر گەورەترە لە بودجەکەمان، بەس لەم بەرهەمەیە ئەوەی لام گرنگ بوو ئەوەیە کە هێدی خان دەنگبێژە، جگە لە دەنگبێژی ئەو ئامێرە تایبەتە ئەژەنێت و لە ناوەڕاستی کلیپەکەیە سنتیسایزەر ئەژەنێت کە پیشانی بی کە کچێکی کورد توانای ئەوەی هەیە سەر باقی دەنگ دەرەخەتی چەند ئامێرێک بێت و لە گروپێک ئابتوانێت بۆ لە بەرزەجی خۆی بکاتەوە. ڕاستە پلانی ترچی ئەبێت بۆ ئێوە هەر چەندها نوێکردنەوەی بەرهەمی تر ئەبێت یاخود کاری تر هەیە؟ پێم خۆشە دەرفەت بێ کە کارەکانی ئایندەیش نەبێلانی کەم ئاشنابین بە هەنێکیان. ئەم نوێکردنەوەی من دایمە و کوڕێزێک داێنم لەسەر گۆرانەکەش نووسی و مامە و کوڕێزێک بۆ بەڕێز خوارێ خۆش بوو ئارامتیگران کراوە بۆ یەکی حەوت بە تەمای بەرهەمێکی کە بڵاوکەینەوە کوڕێزێک بۆ قادر کابان خوارێ خۆش بوو قادر کابان کە شایانی هەموو ڕێزێکە ئیتر گۆرانێکی کەمان بەدەستەوەیە بە زمانی کرمانجی ئەوی ژۆ ڕێزێکە بۆ یەکێکی کە لە هونەرمەندەکان ئەوانەیە من زیاتر ناوێنین ڕێزێک، بەڵام بەرهەمێکی خۆمان بەڕێگاوەیە و لە مانگی هەشتا بەشداریەکەین لە دوو فێستیڤاڵی زۆر گەورەیە کە حاڵی حاضر سەرقاڵی ئەو بابەتەین
حەزی یەکەم شتێک هەیە ئەگەر ڕێم پێڕیت و بە ڕێز خۆشەویستی بۆ ئێوەشی بڵاوکەم و بە ئێوەشی بڵێم ناوی گروپەکەمان لە ژێرەوە لە دەستگاکەی ئەو نووسراوە نانۆ بێت گروپەکەی ئێمە ناوی نانۆ بیتە نەک نانۆ بێت نانۆ بیتە پاسکەم قوربانی بێگومانی کێکە لەو گروپانەی کە ساڵانێکی زۆرە خزمەتەکە و ئێمەش پێی ئاشناین نەک چەند هاوەکو کورسات مەگەزین بەڵکو و کورد لە شوێنێک بێ بێگومانم کە پێی ئاشنایە کەواتە ڕاستتر بڵێم گروپی نانۆ بیت دەست خۆش کاکێ من زۆر باشە تۆمارکردن چۆنە ئێستا هەر با بڵین ئەو گرفتە هەیە لە ئێوەش با بڵێم لە ئەوروپا کۆبوونەوە و جارێکتر تۆمارکردنی بەرهەمێک و یاخود گروپەکە باشترن ئێستا دایمە ژیان لێرە زەحمەترە شتێکی زۆر گرنگ کە حەزم کرد ئاماژەی پێ بم بە کلیپکردنی ئەم بەرهەمە کاک بڕیار بەختیار کردوێتی کە وەختی خۆی کامێرەمانێکی لێ هاتوو بۆ لە سلێمانی ئێستا ماوەیەکی کورتە لە ئەڵمانیا خۆشبەختانە لەسەرێکەوە لە ئەڵمانیاژی بەڵام هەر وابستەی بە پرسیارەکەی بەڕێستەوە هەیە بێگومان ژیان لە دەرەوە سەختترە لەبەرەوە ئەگەر بمەوێت بۆ نمونە هەرچ کەسێکم بوێت ئایا کورد بێت یان غەیرە کورد ئەو کەسە کار و بە ژیانی خۆیەوە سەرقاڵە لەبەرەوە بێ کاتێکی تایبەت دانێ بۆ مۆزیکیانە بێ زۆر شەیدای ئیشەکە بێت و عاشقی ئەو کارە بێ کە سەرقاڵە پێوەی وەکو ئێمە بە عاشقی خۆی بە عاشقیمان بۆ هونەر زۆر شتێکەمان قسە لاوە نەژیانەوە ڕاستە کاکە من بابەتی کترەمەوێت لەگەڵ تا گفتوگۆ بکەم ئەویش لە کاتی با بڵێن هەڵبژاردننی هەر بەرهەمێکا بۆی کە نوێ بکرێتەوە دیارە ئەمە ڕێچکێکی تایبەتە بە گروپی نانۆ بیت خۆی و ساڵانێکی زۆر شەکاری لەسەرکات بنەما هەیە بۆ ئەم بابەتە یاخود ئێوە لەسەر چ بنەمایەک با بڵێن بەرهەمەکە هەڵ ئەبژێرن و دواتر ئەو دەنگەش کە ئێڵێتەوە ئەوش لەسەر چ بنەمایەک هەڵ ئەبژێرن دەنگەکە بەگشتی هێدی خان دەنگبێژی گروپەکەیە و ئەویش ڕاستەکەی لە سەرەتای گروپەکە و چەندین ساڵ پێش دانانی ئەم گروپەش هەر حەزمە کرد دەنگبێژێکی تایبەت من ناڵم دەنگبێژمان نییە لە کوردەواری خۆمانە بەڵام یەکێک بێت بتوانێت نۆتە بنووسێ بخوێنێتەوە دوایەوە بتوانێت چەند ئامێرێک بژەنێت ئەمە بۆ من هەمووی تایبەتمەندیە و شایانی ڕێزە و ئاسانترە کارکردن لەگەڵیا کە گۆرانێکی شەڵە بژێرین کەوتۆتە سەر ئەو بار و دۆخ و جاری وا هەیە شتێک لە وڵات ڕۆیە کە ئێمە لێرەوە دڵگی دەبین پێی خەڵکی ئەو وڵاتەین و کوردین بەهۆی ئەوە ڕەنگە دەست بۆ بەرهەمێک بەرین کە پێشتر بیرمان لێ نەکرد بێتەوە جاری باشەیە وەکوتم خوالێ خۆش بوو خادر کابان شایانی ئەوەیە کە یەکێ لە بەرهەمەکانی ئێمە وەکو ڕێزێک بخێنە چوارچێوەی موزیکی نانۆبیتەوە بۆ ئەوەی ستانداردێکی سەردەمیانە وەربگرێ و جارێکی کە خەڵک گوێ لێ بگرێ و بەتایبەت گەنجانی خۆشمان باگویان لە ئاوازێکی کۆن بێت بەبێەوەی ئاوازەکە دەستکاری کرابێت بەڵام بە موزیکێکی مۆدێرن یا موزیکێکی سەردەمیانە باشە هەڵبژاردننی با بڵین ئامێرەکان بۆ هەر بەرهەمێک کە دیارە ئامێرەکان لە نێو گروپەکەیە هەمە چەشنن و چەندین ئامێر بەکارەهێنرێ بەڵام چۆن ئامێرەکان هەڵبژێرن بۆ نوێکردنەوەی هەر بەرهەمێک ئەوان لەسەر پێوەرەکە لەبەرەوەی من دابشکردنی موزیکەکە ئەەکەم کە بەرهەمێکیان کە ئاوازێکێتە بەردەمە بیان ئەگەر خۆمان ئاوازێک دابنین بەپی ئاوازەکە و بەپی تێکستەکە گوێی لێگرین بزانین بخەینە چه خاڵبێکی سەرەکیەوە لە پێش هەموو شتێکە دوای ئەوە بیرەکەینەوە ئەو جوانکاریانی کە پێویستی پێێتی بە شێوەیە کە دەممان لێ نەکرێتەوە بڵێن لە ڕەسەنایەتی دەرچوو بێت هەوڵەین دایمە ئەو خاڵە لە چاو بکەین و دایمە لە شان بەشانی ئەوش هەوڵەین کە شتەکە بچێتە قاڵبێکی مۆدێرنی ئەوتەوە کە شایانی ئەوە بێ بڵێیت بە ستایلی نانۆبیت دابش کراوە بە هیوای کاری باش و کاری جوانتر کاکە من زۆر خۆشحاڵ بووم کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بوویت سپاس بۆ کاتی ترخانتان کرد سپاس بۆ بینەرانم سپاس بۆ بەڕێز کاکێ من دەریا موزیسیان کە لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بوویت